من میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت بەڕێز ئەیاد کاکەیی پارێزەر لە دۆسەی جینۆساید لە سەدوی کوردستان 24ەوە لەگەڵما بەڕێز ئەیاد زۆر بەخێر بێ. ئەمڕۆ ڕۆژی بەرزراگرتنی قوربانیانی جینۆسایدە و ئاماژەمان پێکرد کورد گەورەترین برینی لە جینۆساید بەرکەوتووە. تا ئێستا حکوومەتی عێراق چی کردووە و حکوومەتی هەرێمی کوردستان چەندە بەرپرس بۆ لە بەرامبەر ئەم دۆسیانەدا؟ زۆر سپاس. لەو ڕۆژەدا سەرڕێز و نەوازش دادوێن بۆ قوربانیانی جینۆساید لە جیهان و لە کوردستان بە تایبەتی. بەداخەوە گوڵبەخان لەو داتایانەی کە ئێستا ئەو ئامارانەی خرانە ڕوو، ئێمە هەموو هەوڵێکمان لە دەستوری عێراق ئەوە بوو پاش ڕژێمی بەعس چۆن ئێمە لە عێراقەک بژین کە ئەگەری دووبارەی جینۆساید نەبی. بۆیە بەپێی ئەو بەندانەی کە لە دەستور دانران هەروها کە ئێمە دەڵێن بەرزڕاگرتنی قوربانیانی جینۆساید چ بکرێ بۆ خەڵکی جینۆساید کراوێنە ئێمە بۆیە لە دەستوردا و زۆر بە ئاشکرا هاتووە کە عێراق بەرپرسە لە باشترکردنی گوزەرانی خەڵکی و قەرەبۆکردنەوەی قوربانیانی جینۆساید. بەڵام بەداخەوە ئێمە لە دوای پرۆسەی ئازادی عێراق و لە دوای دروستکردنەوەی عێراق ئەوەمان نەبینی لە حکوومەتی عێراق. بەداخەوە دوای جینۆسایدی برا ئێزیدیەکان کە لە داعش ڕزگارمان بوو، ئێمە لە خورماتوو لە کەرکووک لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دووبارە جینۆسایدێکی تر کراینەوە. بەداخەوە بۆیە ئێمە دەڵێن لە بەرزڕاگرتنی لەو ڕۆژەی کە ئێمە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ بەرزڕاگرتنی قوربانیانی جینۆسایددانا، عێراق ئەمڕۆ چی کردووە لە 2014ەوە کە خوشک و برا ئێزیدیەکانی ئێمە هێرشی داعش کراسەریان تا ئێستش وا لەژێر خێمەکان ماوە. ئایا حکوومەتی عێراق چی کردووە بۆ ئەوان، چی کردووە بۆ من کە لەگەڵ بەڕێزت قسە دەکەم ئێستا لە 21 2006 یەکەم سکاڵاکار لە بالیسان ئێمە بردوان کاک عەلی شێخە مستەفا و خێزانەکەی ئەدیبەخان. بەداخەوە ئێمە هەموو هەوڵێکمان ئەوە بوو کە معنەویاتی مام عەلی بەرزکەینەوە لە مەحکەمە کە باسمان لە قەرەبوو کردەوە. بەداخەوە ئێستا مام عەلی هەردوو چاوەکیشی لەدەستداوە. بۆیە ئێمە دەپرسین لەو ڕۆژە ئایا حکوومەتی عێراق دوای دادگاییکردنی تۆمەتبارانی دۆسیەکانی ئەنفال، هەڵەبجە، بارزانی، فەیلی بە دۆسیی کۆچڕە و ڕاپەڕین، دۆسیی تەتیری ئەرقی، پێشدەر، قەڵاتزێ، سۆریە، دەکان، ئەو هەموو دۆسیە کە خۆی لە 16 دۆسیە دەگرێتەوە، چی کرد عێراق پاش ئەوانە پاش دادگاییکردنەکان بۆ پرسی قەرەبوو؟ ئەوەی هەیە عێراق بە زمانێک لەگەڵ ئێمە گفتوگۆ دەکات بە تایبەتی بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا ئێمە دەیبینین چۆن پێکاتەکان لێرە هیچ جیاکاریەک نییە و هەمومان ئەوەش یەک لە دەستکەوتەکانە بۆ حکوومەتی هەرێم. باشە بەڵێ بەڕێز ئەیاد کاکە، ئێوە چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکانی جینۆساید دەکەن؟ ئەم سکاڵانە بەکوێ دەگەیەنرێت؟ ئایا کەیسەکان چەندن ئەگەر ئامارێکی دقیقتان لەبەردەست؟ ئێمە 16 دۆسیەمان هەیە تەنها لە دادگای باڵای تاوانی عێراق کە 6 دۆسی کۆتایی هاتووە، جگە لە هێرشەکانی داعش لە دۆسیی برا ئێزیدیەکان، دۆسیی برا مەسیحیەکان، شەبەک، کاکەیی و برا تورکمانەکان کە ئەوانەش دۆسیەکن. بەداخەوە حکوومەتی هەرێم کاری کرد، لێژنەی پێکهێنا و ئێمە سەردانی دادگای تاوانی نێودەوڵەتیمان کرد. ڕێگری یەکەم لە دۆسیەکان کە دادگای باڵای تاوانی عێراق لە خۆی ناگری ئەوەیە کە عێراق تا ئێستا ڕێکەوتنامەی ڕۆمای واژۆ نەکردووە. بۆیە ئێمە هەموو هەوڵێکمان لەو ڕۆژ دەڵێن کە بەرزڕاگرتنی قوربانیانی جینۆساید ئەوەیە کە عێراق واژۆ لەسەر ڕێکەوتنامەی ڕۆما بکە ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی. بۆی نەوەکانی داهاتوومان هیچ ترسێک نەبێت لەوەی کە سەرکردەیەک بێ و ئەوەی عەبادی کردی لە خورماتوو لە کەرکووک و لە ناوچە کوردستانیەکان دووبارە نەبێتەوە. بۆیە تا ئێستا عێراق ئامادە نییە، هەرچەندە لەسەر ڕێکەوتنامەی بەرزڕاگرتنی قوربانیانی جینۆساید لە 2016 عێراق واژۆی کردووە کە لە 2015 ئەم بڕیارە دەرچووە. بەڵام بۆ ئەوەی کە ببێتە ئەندام ئێمە زۆر کارمان کردووە لە کوردستان. ڕێکخراوەکانی تایبەت بە جینۆساید واژۆمان زیاتر لە 5000 واژۆمان پێشکەش بە پەرلەمانی عێراق کرد کە بۆ ئەوەی ئێمە گەلان و پێکاتەکانی عێراق بەبێت ترس لە عێراقێکی تازە بژین، پێویستە عێراق ببێتە ئەندام لەو دادگایەوە ڕێز لە بڕیارەکانی دادگای تاوانی نێودەوڵەتی بگری. بەداخەوە عێراق هەم لە پرسی قەرەبوو هەم لە پرسی دۆسیەکانی ئێمە تا ئێستا ئامادە نییە بریندارێکی چەکی چیمایی ئێمەش لەسەر بودجەی عێراق چارەسەر بکرێت سزای ئەوەی ئێمە چاوەڕێی کۆمەڵێک شتی تر لە زۆر باشە. بەڕێز ئەیاد کاکەی پارێزەر لە دۆسیەی جینۆساید زۆر سپاس لەگەڵ کوردستان. زۆر سپاس.